ئەمڕۆ بۆ دووەمین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری لە شاری سلێمانی لە هۆتێل داوا بەڕێوە دەچێت. بێگومان ئەم دیدارە کۆمەڵێک کار و پرۆژەی باشی لە خۆگرتووە. بێگومان چەندین کەسانی بەرپرس و چەندین کەسانی لایەنی پەیوەندیدار لەم دیدارەیە بەشداریان کردو و ئامادەکاریکی زۆر باش کراوە بۆ ئەم دیدارە. لێرە و لەوێ ئەوەی کە باس ئەکرێت پێش ئامادەکاری بۆ ڕاستەوخۆکە لەگەڵ ئارامشوانی قسەمان کرد. ئێستاش بانگێشی لای خۆمان ئەکەین بۆی چڕ و پەڕ لەسەر تەواوی دیدارەکە قسە بکە. زیاتر لە 100 کۆمپانیا لە ناوەڕاست و باشووری عێراق لە سەرئاسی عێراق بەشداریان تێدا کردووە و لە هەمان کاتا زیاتر لە 10 کۆمپانیاش لە وڵاتانی دراوسێ ئەمڕۆ بەشداری دیدارەکەکەن کە لە کاتژمێر 10 دیدارەکە دەست پێ دەکات، بەڵام لە کاتژمێر 9:30 خولەک ئامادەکاریکی باش ئەکرێت کە لێرە ئەم دیدارە کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک کاری فۆتۆگرافی کە تایبەت بۆ فۆتۆگرافەرانەی کە لەم دیدارە بەشداریان کردووە چەندین ناوچەی گەشتیاری هەرێمی کوردستانیان نیشان داوە بۆ ئەوەی ئەو کۆمپانیا و نووسینگە تایبەتانی گەشتیاریانی کە سەردانی هەرێمی کوردستان ئەکەن بتوانن سوودمەند بن لە تەواوی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و ببینن کە لە هەرێمی کوردستان چەندین شوێنی تایبەتی گەشتیاریمان هەیە و لە هەمان کاتا چەندین هەلی کاریش ئەڕەخسێنە ئەم دیدارە بۆ چەندین کەسانی خاوەنکار وەک لە وێنەکانە ئەیبینن کۆمەڵێک خاتون لێرە ئامادەن با چەندین کاری تایبەت و کاری دەستی خۆیان بۆ ئەوەی ئەوانیش لە دوجارە بتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو جێگایانی کە ئەتوانن بەشداری تێدا بکەن. جا بۆ ئەوەی کات شڕوپەر لەسەر ئەم دیدارە قسە بکەین ئێستا بە خۆشحاڵیەوە بانگێشتی میوانەکەم ئەەکەم لەم بەشەی پرۆگرام. زۆر بەڕێز کاک ئارامشوانی کا بەڕێزان و وتەبێژی گەشت و گوزاری سلێمانی بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێ. پێش ئەو بچینە لای بەڕێزیشان ئەمێ ئاماژە بۆ بکەم دومین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و کۆمەڵێک کۆمپانیا و کەسانی تر لەم دیدارەیە سپۆنسەری دیدارەکەیان کردووە بۆی بە خۆشحاڵیەوە بۆ ئەمساڵ ئامادەکاریکی زۆر باش کراوە بۆ دیدارەکە. کاگارام زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێبێت. سەرەتا بە هەر لەوە دەست پێ بکەین دومین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری بۆ ئەمساڵ چۆن ئامادەکاری باشتان کردووە بە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە لە ساڵی 2019 دیدارەکەتان کردووە بەبزانی ئەمساڵ جیاوازێکی چیە کە زیاتر لە 100 کۆمپانیا لە ناوەڕاست و باشووری عێراق و لە هەمان کاتا زیاتر لە 10 کۆمپانیاش لە وڵاتانی دراوسێ بەشداری دیدارەکەیان کردووە. سڵاتان لەبێت سڵاو لە بینەرانی کەناڵی میدیای کورسات. دیارە دەبووم دیداری نێرگزی دووهەم کە لە ساڵی 2020 ساز بکرێت کە دیداری نێرگزی یەکەم لە ساڵی 2019 بوو بەڵام هۆی بارودۆخی کۆرۆناوە بەداخۆ دواکوت بۆ ئێستا ئەوەی کە جیاوازی دیداری نێرگزی دووەم لە یەکەم جا دەکاتەوە ئەوەی کە هەوڵمانداوان لە لۆگۆکەی لە کار و چالێکیەکانی لە هەموو وەرگەکانی دیداری نێرگزی سلێمانی تەرکیزی تاڵاتیمان سۆ لەسەر لایەنی کەلەپوری و مێژووی و فۆلکلۆر و خواردن و کارە دەستیەکان و بووی کە بە دنیای دەرەوە بە وڵاتانی کە بەشدارن لەم دیدارە پێیان ڕابگەینن کەمە ڕەنگە لە ڕووی حەزارەت و پێشکەوتنی کەرتی گەشتیاری لە ژێرخانی کەرتی گەشتیاری گرنگ و گەورە ئەگەر پێشکەوتنی تاوامان نەبێت بەڵام ئێمە جیاوازین میلەتێکی جیاوازین لە جلوبەرێک لە خواردن لە کەلەپور لە زمان دەمانێت بە کەلەپور بە کللتوری خۆمانیان پێ بناسێنین ببێتە هاندێک بۆی کە گروپاتی گەشتیاری زیاتر کۆمپانیای گەشتیاری زیاتر و هێڵی فڕەکەوانی نوێ زیاتر بێنی بەرەو ڕووی شاری سلێمانی وەک چۆن لە دیداری نێرگزی یەکەم توانیمان لە دوای ئەنجامدانی و دیدارە چەندین گرێبەست لە نێوان کۆمپانیا گەشتیارەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بەتایبەت لەگەڵ هێڵە فڕەکەوانی نوێەکان و کۆمەڵک کۆمپانیای گەشتیاری نوێ بەسراکە ئەنجامەکەشی ئەو بوو کە چەندین گروپاتی گەشتیاری لە چەند وڵاتێکی جیاواز ڕۆیان کردە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی. کاگارام ئەوەی جێگی خۆشببختیە ئەم دیدارە کە بۆ دومین جار لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ئەم دیدارە لینکێکی زۆر باش دروست ئەکات لە نێوان کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی هەم هەرێمی کوردستان و لە هەمان کاتە لەسەر تەواوی ئاستی عێراق و وڵاتانی دراوسێ کە ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیکی زۆر باش دروست ئەکات بۆ لایەنی گەشتیاری لەبەرەوەی ئێمەش وەکو خۆت ئاماژت پێکرد حەزارەتێکی زۆر جوانمان هەیە بۆیە گرنگە ئەم بابەتی گەشتیاریە پشتگوێ نەخرێت کە بە
خۆشحاڵی و ئێوە ئامادەکاریکی زۆر باشتان کردووە لەم دیدارەیە کە دوجار لە کاتژمێردا چەندین پانێڵ و چەندین بابەتی گرنگ لە دیدارەکە ئەخرێتە ڕوو بۆی ئەمە زۆر جەخت بکەینەوە لەسەر ئەوەی کە دروستکردنی ئەو لینکە تا چەندە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ناوجەرگی شاری سلێمانیە لەبەرەوەی دیدارەکە تایبەتە بە شاری سلێمان. دیارەیشە لەو ئەنجامانی کە لە دیداری نێرگیزی یەکەم کە وەرمانگرتۆ ئەو بکە دیداری نێرگیزی یەکەم هۆکار و بۆی کە چەندین گروپاتی گەشتیاری نوێ و کۆمپانیای گەشتیاری نوێ ڕۆکەنە شاری سلێمانی ئەمانە وایان کرد کە لە نەتیجەدا هاتین ڕۆژەی گەشتیاران بۆ سنووری پارێزگای سلێمانی بەراورد بە زۆرێک لە پارێزگاکانی تر لە زۆرێک لە بۆنەکاندا پلەی یەکەمی بەدەست بهێنێ کە ڕەنگە کۆمەڵک بارودۆخی ناهەمواریش لەم شارەدا هەبوو بێ بەڵام هەموو ئەمانە هۆکار نەبوون بۆی کەوا بکەن کە هاتین ڕۆژەی گەشتیاران ڕوو لەکەمی بکەن ئەمە وای کرد کە لە ڕێگەی ئەو کار و چالەشیانی کە کردمان ئەو مارکێتینە جوانی کە بۆ سلێمانیمان کرد کە هەر لە هەڵبژانی ناوەکی بکە دەڵێن نێرگس تۆی بەخۆی جیاکردنەوەی هەرێمی کوردستانە لە شوێنەکانی تر لە گەشتوگوزاری جێگەکانی تر ئەمە وای کرد کە زۆربەی کات شاری سلێمانی ببێتە ڕیزبەندی یەکەم چێتە پلەی یەکەم لە ڕاکێشانی زۆرترینی گەشتیار ئەمە بێژگەلەوەی کە بۆ هۆکاری دەرفەت ڕەخساندن بۆ دەیان گەنجی ئەم شارە لە ڕێگەی ئەو گرێبەستانی کە لە دوای دیداری نێرگزیەکەم بۆ هیوان کە دیداری نێرگزی دووهەمی ئەم ساڵیش لە نەتیجەدا بتوانین چەندین گرێبەستی نوێ لە ناو کۆمپانیا گەشتیارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی و ناوەڕاست و باشووری عێراق وڵاتانی دەوبەر ئەنجام بدرێت. کاگارام شوانی ئەوەی کە دەرفەتە بێ ئێمە دوجار ئەگەر دەرفەتە بوو ئەچینە نێو هۆڵی تایبەت بە ئامادەکاریەکانی دومین دیداری نێرگسی سلێمانی بەڵام ئەمەوێ باز لەوە بکەین پێشەوەی بچمە لای پرسیارەکانی تر لە نێو دیدارەکەیە زیاتر جەخت لەسەر چی ئەکرێتەوە باز لە چی ئەکرێت کە جی باس و خواستی گرنگی لایەنی گەشتیاری بێت. ئەوەی کە هەیە ئەو گیر و گرفتانێک کە بەڕووی کەرتی گەشتیاریدا دەبنەوە بەتایبەت مەسەلەن گرفتی زۆر کات ئەمنی یان گرفتە سیاسەکان کە لە نێوانی وڵاتان کە ڕەنگە هەندێک کات گرفت بێ بەڕووی هەرێمی کوردستان بەتایبەت شاری سلێمانی بنمونە ئەمە لە پێشتردا جەنگەکانی دژ بە داعشمان هەبووە کە ئەمە بتێتون نەتەوێت بە دنیای دەرەوە دەڵێت هەرێمی کوردستان لە جەنگدا بەرامبەر داعش بەڵام واقعەکە سنوورەکانی ئێمە لە جەنگدا بۆ بەڵام ناو شارەکان ناو چەگەشتیارەکانمان لەو پەڕی ئەمانەتدا بۆ لە ڕێگەی دەستگاهەکان ئەو پەڕی ئەمنیەت پارێزراوە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی ئەوەی کە مەبەستی ئێمەیەکەوەیە کە لە ڕێگەم دیدارە بیگەینین بە دنیای دەرەوە بە کۆمپانیا گەشتیارەکان کە بڵین هەرێمی کوردستان بەکۆی گشتی شوێنێکی پارێزرا و ئەمانە بەڵام شاری سلێمانی ناویانەت تایبەتتر و جیاوازتر لە هەموو ڕوویەکەوە ئەوە تەرکیزی سەرشیمە لەسەر ئەو بابەتەیە. کاگەڕان بە بینە سەر بابەتێکی تر ئەویش لایەنی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانی ئەوەی کە ئەکرێت ئەو جێگایانی کە پێشتریش لە ناوەڕۆکی بابەتەکەی خۆت ئاماژەت پێکرد هەندێک ڕەنگە گیر و گرفت هەبوو بێت لە ناوچە گەشتیاریەکان و هەم ئەو نووسینگە گەشتیاریانەش ڕەنگە کێشە و گیر و گرفتیان هەبێت تا چەندە هاوڵاتیان ئەتوانن بە خۆشحاڵیەوە لە دوای سازکردنی ئەم دیدارە بتوانن سوودبن بن لە تەواوی ئەو جێگایانی کە سەردانی ئەکەن کە بە هەموو ڕێوشوێنی کی تایبەتەوە ناوچە گەشتیاریەکان کاری باشی بۆ بکرێت. بەدەر لە دیداری نەرگزی ژێمە بەردەوام پلانی ئێمە ئەوە بووە کە هەوڵی ئێمە لەسەر ئەو بە وشارکردنەوەی هاوڵاتیانی خۆمان بووە لە پێش گەشتیارانمادا چکەمە بەردەوام یەکێ لە گرفتە سەرەکیەکانی ئێمە ئەوەیە کە سروشتێکی جوانمان هەیە ناوچە گەشتیاری زۆر جوان و ڕازاوامانێ هەر لەوە نمونەی وێنەکان کە دەیبینن بەڵام بەداخ زۆر کات گرفتمانەیە لەگەڵ وشیاری هاوڵاتیانی خۆماندا کە دەچن سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن بنمونە وەک پێویست پارێزگاری لە پاگوخاوی شوێنەکان ناکەن بۆیە ئەوەش بەشێکی ترە لە کار و چالەشیەکانی ئێمە کە هانی هاوڵاتیان و هەم گەشتیارانی خۆشمان بدەن کە پێیان بڵێن ئەمە ناوچەیەکی سروشتی و گەشتیاری جوانمان هەیە بیپارێزن سەردانی بکەن و جار بە جاریش لە ڕێگەی بڕۆشەر و ڕێبەرە گەشتیارەکانمانەوە شوێنی گەشتیاری نوێ بە گەشتیارانی خۆمان داناسێنین بکە مارکتینگی زیاتر بۆ شوێنانە بکەین. کاگەڕام داپرسیاری خۆمەکەم ئەو کۆمپانیا و نووسینگە گەشتیاریانی کە لە وڵاتانی دەرە و لەسەر ئاسی عێراقیش بەژاریان کردووە لەم دیداریە بە خۆشحاڵی و ئەمە جێگەی گرنگ و بایەخە باس بکرێ ئەوان ڕێوشوێنەکانیان چیە بێت بۆ شاری سلێمانی کە بتوانن کاری باش بکەن هەندێک دیزاین و هەندێک بابەتی گرنگ ڕەنگە لە بیر و هیزری ئەوانە هەبێت کە لە وڵاتانی دەرە و کاریان لەسەر کردووە بتوانن لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانیش لە ڕووی دیزاین و لە ڕووی بابەتی تەلارسازی و ڕەنگە بابەتی تەلارسازی ناچێتە کاری ئەوان و بەڵام بتوانن ڕێوشوێنێکی باش دابنن لەگەڵ کەرتە گەشتیاریەکانی ئێرە بەتایبەت لەگەڵ ئێوە دانیشتێکی تایبەت بکەن کاری باش بکەن لەسەر ئەو بابەتە کە بتوانن هاوڵاتیانی ئێرەش بڵێن ئێمەش خاوەنی هەزارەت و شوێنەواری کیواین ببور شوێنەوار لە ناوچەیەکی گەشتیاری واین کە بتوانین ئێمەش وەک وڵاتانی دەرەوە ئەو ناوچە گەشتیاریانەمان بە جوانی و بەژینگە و سەوزایەکی خۆی بمێنێتەوە.
بەدەر لە دیداری نێرگیزی ژەمە لە دوو هەفتەی ڕابردوو گروپێکی کۆمپانیای وڵاتی ئێران کە سەردانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیان کرد و چەندین ناوچەی گرنگی گەشتیاریمان پێناساندن کە کار لەسەر بکەن ماسەر پلانێکی گەشتیاری نوێ بۆ چەندین ناوچەی گەشتیاری سنووری پارێزگای سلێمانی دابنێن کە لە نەتیجەدا ڕەنگە لە ئایندێکی نزیکدا ئەو ماسەر پلانە تەواو ببێتە مژدەیەکی باش بۆ هەوڵاتیانی شاری سلێمانی بۆ گەشتیارانمان کە ڕەنگە لە ئایندێکی نزیکدا بەردی بەناقی کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری نوێ لە کۆمەڵێک ناوچەی گەشتیاری نوێ کە پێشتر گەشتیاران وەک پێویست سەردانیان نەکرد یاخود نیان ناستی و یان هاوڵاتیانی خۆشمان وەک پێویست نەیانتوانی بێ سەردانی بکەن دەرەنجامی ئەو کار و چالاکیانە بە دڵنیاییەوە کردنەوەی پرۆژەی گەشتیاری نوێشمان ئەبێت لە ئایندێکی نزیکدا. جاوی جێگەی خۆشحاڵیە ئێمە لە کۆتایی مانگی 12 ناوچەی گەشتیاری سەرچناریەکێکە لە جێگا هەرە خۆشە و تایبەتەکان کە وڵاتیان لە سەردەمانی ڕابردوو تاوکو ئێستا زیاتر سەردانیشی ئەەکەن و لە ئێستاە ئەو جێگەیەش با بڵێن زیاتر گرنگی پێدراوە ئەویش لە ڕێگەی ئەوەی کە چەندین کەسانی بەرپرس بەتایبەت بڕیارەکەی کاک بافڵ تاڵەبانی کە ئەمە جێگەی خۆشحاڵی بوو کە توانی کارێکی زۆر باش بکات لەو ناوچە گەشتیاریە ئەوە با بڵێن یەکەم پلانی ئەوە بوو کە ئەو ناوچە گەشتیاریە زیاتر گرنگی پێبا ناوچە گەشتیاریەکانی سلێمانی لەم دیدارەیە هەمووی بە شێوازێکی گشتی گرنگی تایبەتی پێدرێت بەدڵنیایی و هەر شێمە بۆ دیداری نەرگیزی دووەم ناوچەی سەرچنار بن هەڵبژار وەک پاڵپشتێک بۆ بڕیارە کە بڵێن گەشتگوزار یعنی گرنگترین ناوچەی سنووری پارێزگای سلێمانی واتە سەرچنار شوێنێکی ئەمینە شوێنێکی پارێزراوە شوێنێکە کە بۆ جێگەی خێزانەکانە شوێنێکە کە ئەوە نییە کە لە ڕابردوودا وەک پێویست باسی لێوە دەکرا ئێستا لە دوای بڕیارەوە ئێستا گەشتگوزار لە پاتایبەت لە ناوچەی سەرچنار شوێنەکە تایبەتە بە خێزانەکان تایبەتە بە گەنجەکان هەموو کەسێک دەتوانێت لێرە بە دوا سەردانی بکات و بۆش بەتایبەت ئێمە دیداری نەرگیزی دۆمە لە سەرچنار ئەنجام داوە. کاگەڕام گیان سپاس بۆ ئامادەبوونت زۆر بە کورتی دوا کۆمنتی خۆتەیە لەسەر دیدارەکە و بۆ ئێمە بۆ بینەرانی دەزگای میدیای کورسات تەنها ئەوەیە سپاسی دەزگای میدیای کورسات کەین کامل لە هەردوو دیداری نەرگیزی سلێمانی هاوکار و هەمانگێکی تاواتی ئێمن و سپۆنسەری سەرەکی میدیایی کارەکانی ئێمن هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاگەڕام شوانی وەکو تۆبێژی گەشتگوزاری سلێمانی ئامادەبوو جا ئێستا بانگێشی خاتوولەنیا ئەکەین ئەگەر بێتە لای ئێمە خاتوولەنیا وەکو بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیەکان کە لەم دیدارەیە سپۆنسەری تایبەتی دیدارەکان کردووە ئەویش کۆمپانیای مۆنلاینە ئەگەر خاتوولەنیا بێتە لای ئێمە بابزانین بەشاریکردنی ئەوان لە دۆمین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری چۆن توانیویانە ئەو هەماهەنگیە بکەن لەم دیداریە خاتوولەنیا سڵاو لێبێت و بەیانیت باش بێت ماشەڵڵا زۆر شۆ خۆشەنگێشی سڵاو لێبێت. ممنون. خاتوولەنیا با لەوە دەست پێ بکەین دۆمین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری کە ئێوەش بەشێکن لە سپۆنسەری ئەم دیدارە تا چەندە هەماهەنگی دروست ئەکەن لەگەڵ کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی هەم تەواوی عێراق و لە هەمان کاتە وڵاتانی دراوسێ ئەو لینکە زیاتر پتەوە بێت. وڵاهی یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم دیدارە ئەوەیە کە کۆمپانیا سیاحەکان لە ناوەڕاست و باشووری عێراقەوانە بە کوردستان بناسێنین یەکەم ئامانجمان ئەوەیە کە خەڵکێکی زیاتر بەرەو کوردستان بێنین و سیاحەتی کوردستان زیاد بکەین دواتریش لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بە ئەکیدی کە ئەم کۆمپانیا گەورانە یەک ببینن یەک بناسن و ئێمە بە خۆشحاڵیەوانە کە کۆمپانیایەکی پێشەنگین لە بواری گەشتوگوزارە بتوانین ئەم دیدارە دروست بکەین و ئەم دیدارە گەورەیە دروست بکەین بۆ ئەوی کۆمپانیا سیاحەکان بتوانن بەیەکەوانە کارێکی گەورەتر و چاکتر و بەرەو پێشتر بچن شتێکی شانازیە بۆ ئێمە بە ئەکیدی. فیدباکی تۆ چییە وەکو بەڕێوەبەری کۆمپانیای مۆنلاین کە بتوانی ئەم دیدارە فیدباکێکی زۆر باشی هەبێت هەم لەلایەن ئەو کەسە بەرپرسان و ئەو ئامادەبوانی کە لێرن هەم لەلای هاوڵاتیانی خۆشەویستیش؟ وەڵاهی وەکو بەرپرسایەتی ئەتوانم بڵێم کە مجموعەیەک ئەرک هەبووە لەسەر کۆمپانیای مونلاین کە بیکات وەکو کۆمپانیای گەشتوگوزار و وەکو سپۆنسەری سەرەکی دیدارەکە کارەکانمان بە تەواوەتی ئەنجام داوە لەگەڵ یارمەتیدانی برادەرەکانی کەشمان لە کەناڵی کورتساتەوانە کە ئەوانی سپۆنسەرن لەگەڵ یارمەتیدانی برادەرانی کەشمان لە مدیرەی سیاحەوانە بە هەمویان توانیومانە شتێکی زۆر جوان دروست بکەین و هیوادارین کە دیدارەکە بە تەواوەتی ڕەزامەندی هەموو کەسێک وەربگرێ.
ئەوەی کە ئێوە وەکو خاوەنیەکێک لە کۆمپانیەکانی مۆنلاین کار ئەکەن تا چەندە هەوڵ ئەیەن لایانی گەشت و گوزار و لایانی گەشتیاریش بۆ هەرێمی کوردستان زیاتر و زیاتر بێت تا بتوانین ئێمەش بتوانین لەگەڵ وڵاتانی دراوسێ کۆمەڵێک لایانی گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکانە پەیڕەوی بکەین. ئێمە وەکو وتم پێشتریش وەکو کۆمپانیایەکی پێشەنگ لە بواری گەشت و گوزارە هەوڵێکی تایبەتی مانیا و دائیمەن لە هەوڵدانێکی بەردەوامین بۆ ئەوەی کە کوردستان بە جیهان بناسیێنین نەک تەنانەت بە عێراقی بناسیێنین و بەو شێوەیەش کردومانە کە ئێمە تیمێکی چۆن بیڵم سپێشالیستمان هەیە لە تایبەتمەندمان هەیە لە بواری گەشت و گوزاری ناوخۆی ناو کوردستان و ئەم کارش کە ئێمە ئەیکەین و بەم شێوازە بیکەین هەڵبەتە بە ئەرکی خۆمانی ئەزانین هەرچی شتێک بۆ کوردستان بکەین و بۆ سلێمانیش بە تایبەتی و لەوانەیە جەنابیشت خۆت بزانیت کە یەکەم جارمان نییە کاری ئاواهی بۆ سلێمانی بکەین و بۆ کوردستانیشی بکەین و بۆ ئەوەی کە تا بتوانین زۆرترین کەس لە جیهانە بە کوردستان ئاشنا بکەین. سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. بەڵێ خۆشەویستان لەم بەشەی پرۆگرام هەردوو میوانەکەم ئاماژەیان بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگە لە دومین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری بە ئومێدین دیدارێکی زۆر زۆر تایبەت بێت دیدارێکی زۆر پڕ بەبایەخ بێت کە بتوانن لایەنی گەشتیاری لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کارێکی زۆر باشی لەسەر بکرێت.